قسەیەک هەیە لەلایەن هەندێک مڕاوسەر لێ شێواوە کاڵێن چیاڵێن پێغەمبەرایەتی بە هەوڵ و کۆشش ئەتوانی بەدەستی بێنی، هەڵبژاردن نییە لەلایەن ئەڵڵاوە، بەڵکو خۆت بە ماندووبوون ئەتوانی بەدەستی بێنی. بۆیە زۆرێکیش لەوانەی دیعای چیان کردو پێغەمبەرایەتی. بەڵام ئەو قسەیە کوفرە، هەر کەسێ بیکە لە دینەی باتە دەرەوە. پێغەمبەرایەتی هەڵبژاردنە لەلایەن ئەڵڵاوە جەل جەلالوه، ئەنجا هەوڵ و کۆششە. باشە جا ئەوان کە ئەڵێن پێغەمبەرایەتی هەوڵ و کۆششە هەڵبژاردن نییە، ئەڵێن ئەمە بەشێکە لەو هەوڵ و کۆشانە. بڕە چلە بکێشە و لە خەڵوایە بمێنەرەوە کە شەیاطین و جن دیوەرە دەرەوە بڵێ مەلایکەم بینی و عەرشی خوان بینی و ئیمان بێنە ئەو خەڵکە بانکە بۆ لای خۆت و بڵێن پێغەمبەر. چونکە شەیطان خۆی پیشانی خەڵکەدا بۆشێ. شێخ عەبدولقادری گەیلانی بە سەراتێکیە بۆ خۆی جارێتەوە، فەرمێ لە سەفەرێکە ماندوو بووم لامدا پشومدا، فەرمێ شەیطان هاتە خەیاڵم یعنی خەو، بینیم عەرشێکی گەورەیە لەسەر ئاو نورێکی زۆریشی لە چواردەورە. وتی ئەی عەبدولقادر من پەروەردگاری تۆم، نەیوت من پەرستراوی تۆم، نەیوت من ئەڵڵام، وتی ئەنا ڕەبوک، نەیوت ئەنا ئیلاهوک، لقد وضعت عنك التكاليف. ئەوە تۆی تر گەشتی بە پلەیە کەس پێی نەگەشتووە، من لەمڕۆ بەدواوە ئەمر و نەهیم لەسەر تۆ هەڵگرتووە، یعنی تۆ هەرچێکی بیکە، هەرچیش ناکەی مەیکە، حرام و حەڵاڵ بۆ تۆ نییە، فەرمان و قەدەغە بۆ تۆ نییە. فەرمێ شێخ عەبدولقادری گەیلانی فەرمووی لەعنەتی خوات بێ لێ بێ ئەی دوژمنی خوا درۆکەی تۆ شەیطانی. فەرمێ کە وای وت لعنەتی خوات لێ بێ دوژمنی خوات و شەیطانی، خۆی فەرمێ کە وام وت فەرمێ عەرش نەما و نور نەما شەیطانمایەوە وتی ئەزانی ئەبەوە چەند کەس مەڵ خەڵەتانە، بێ چەند کەس دی بێتی و دەدێ الله ئەکبەر بوون بە پێغەمبەر، الله ئەکبەر بوون بە ئەولیا، کورەوە مەلایکە بوو، کورەوە شەیطان بوو، خۆی هەزارانی وەکو تۆی هەڵخەڵەتانە بۆشەوە. جاوتیان بە شێخ عەبدولقادری گەیلانی چۆن زانیدەوە خوا نییە، ئەوە شەیطانە. دی بە دووشتە، یەکەمیان نەیتوانی بڵێ من ئیلاهی تۆم، من پەرسراوی تۆم. دووەمیشیان الله جل جلاله عدلە، تەکلیفاتی لەسەر پێغەمەران لانە بردووە، چۆن لەسەر من لایەوە؟ یعنی داخوازی لەسەر پێغەمەران هەبووە، نوێش بکەن، ڕۆژوو بگرن، زەکات بەن، حەج بکەن، چۆن بۆ من ئەوەکە لایەوە، بۆ من لە پێغەمەران ئازیزترم؟ حەشتی واناکە. بۆ دوانەیە زانیم کە ئەوە شەیطانە، بەڵام ئەوان هەر وتی من عەرشەکەمە و تاو دوامکەوە دوایەکە. جا بۆی بەڕاستی شەیطان خۆی پیشانی ئەو جۆرە کەسانە ئەیترەوانی جوازان تەواو.